بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، میوانی پرۆگرامی ئەم جارەمان لە سەردەمێکە هاتۆتە سەر تەختەی شانۆ و کاری نواندنی کردووە کە زۆر ئاستەم بووە. ئەو کاتەوە ئەو سەردەما ئافرەتێک بتوانێ ئەو کارە بکە. لەو سەردەمەوە ئەو پێشمەرگانە کۆڵی نەداوە و هەردەم بەردەوام بووە و کاری کردووە لەو بواری خۆیان کە نواندن و نووسین و هوەری شانۆیە. خۆشەویستانم، با پێکەوە پێشوازی بکەین لە هونەرمەند مامۆستا گەزیزە عومەر. مامۆستا گەزیزە، یاخوا بەخێر بی. زۆر سوپاستانەکەم، سپاس بۆ بەرنامە جوانەکەتان، سپاس بۆ ئەو میوانە ئازیزانە کە ئەمڕۆ هاتوون بەدڵ بە خەراتنیانەکەم. هیوادارم بتوانین لە دانیشتنی ئەم بەرنامەیە گفتوگۆیەکی بە چێش ساس بکەین. هەر بژیت مامۆستا، یاخوا بەخێر بی، ئێوەش بەخێر بن. یاخوا ئەمە سەرەتا بۆ دەست پێ بکەم کە ئەو کاتەی یەکەم جار کە دەستت کرد بە نواندن تەمەنێکی زۆر کەمت هەبووە و بزانم 8 ساڵ بوویت. ئەو هەستت بیرەکە یەکەم جار چوویتە سەر تەختەی شانۆ و نواندنت کرد، هەستەکەت بیرەکە چۆن بوو؟ ئەو پرسیارە ڕەنگە بمگەڕێنێتەوە بۆ ساڵانی 1969 بۆ یەکەم وەستانم، بەڵێ لەسەر تەختەی شانۆ. یعنی لەو باوەڕا بە کە ئەو ساتانە ئەگەر ئێستا فیلمێکی سینەمایی بێ لەبەر دەممە سات بە سات و چرکە بە چرکەیم لەبیر ناچێتەوە. هەموویت لەبیرە؟ هەموویم لەبیرە. کاتی وەستانەکەم لەکوێ وەستاوم، بەرامبەر بە چی وەستاوم، بۆ وەستاوم. ئەوانە یادەوەریەکی زۆر زۆر مناڵیە کە ڕەنگە هەتا ئێستا ئەوە بێت کەوای لێ کردبم بتوانم بەو گڕوتینەوە بمێنمەوە کە پێی بەخشیم لە یەکەم وەستانی سەرشانۆمە لە هۆڵی ئامادەی سلێمانی کوڕان بوو لە شاری سلێمانی. جا ئەو کاتە لە زۆر چاو پێکەوتنی شاباسی ئەوم کردو. ئەو کاتە نواندن نەبوو، من بەرنامەکانم پێشکەشە کرد و شتێک نەبوو پێی بوترێم ئێوارێ شانۆگەریەکە، بەڵام شتێکە بوو پێوترا ئاهەنگی گۆرانی و مۆسیقا و شانۆ هەمووی بەیەکەوە بوو. اینجا هەڵپەرکەی تیا بوو، قسەی نەستەقی تیا بوو، گۆرانی و مۆزیکی تیا بوو، لە ئەخیر فەقەرە لە کۆتاییە شانۆگەریەک نمایشەکرا. جا ئەو بابەتانە من هەمووی ئەوانە باوکی ڕەحمەتی عومەری عەلیەمین بۆی ئەنووسیمەوە لەبەرمە کرد و بابەتەکانم پێشکەش. ئەو شانۆیە بزانم مامۆستا عومەر هەر نووسی بشێتی؟ بەڵێ، زۆری ئەو شانوانەیە کە ئیشمان تیا کرد باوکم بە ڕەحمەت بێنووسی. یعنی هەستەکەی باوکت پاڵنەرێکی زۆر باشت بووە و ئەو ڕێگەی نیشان داویت بە دڵنیاییەوە. یعنی ئەو هەنگاوانەی یەکەم و سەرەتام ئەگەر باوکم نەبووە من نەوەزانی هونەر چییە. بەڕاستیە تاوەکو فترەیەکی زۆریش بەرەو گەورە بوون چۆمی ئەنی من هەر لەگەڵ باوکم کارم کردو بە بەردەوام کە ئەی بردم لەگەڵ خۆم سەرەتا هیچ تێنە ئەگەیشتم لە هونەر، هیچی نەمەزانی هونەر چیە، نەمەزانی شانۆ چییە. بەڵام باوکم دیارە شتێکی لە منە دۆزیوەتەوە، هەستی کردووە ئەمە پێویستی بەوەی ئیشی لەگەڵا بکرێت. بۆیە بەردەوام ئیتر من و باوکم بووین بە دوو هاوڕێ و شانۆ بوو بە ماڵی ئێمە. باشە، ئەو هاوڕێت کە باوکی جەنابەت بووە چ شتێکی ئێستا لە لای تۆ مەسەلەن وەکو وشەیەک ڕستەیەک لە گوێتا بزرنگێتەوە، یاخود مەوقیفێک کە تۆ بینی و تا هەستەکەی بووە بە سەردیێڕی ژیانی مامۆستا گەزیزە؟ من لەم دوایانە کتێبێکم چاپ کرد بە ناوی بەرگی یەکەمی یادەوەریەکانی خۆم، کلوە بەفرەکان پەنجەکانم ناتەزێنن. لە سەرەتای ئەوە باسی ئەوە ئەەکەم کە ئەگەر شتێک هەبێت پێی بوترێ یەکەم و ئەگەر شتێک هەبێت پێی بوترێ پێش یەکەم، هەمیشە باوکمە خەمە پێش یەکەمەوە بە ئێستاشەوە. یعنی باوکم بۆ من
نەگڕابەر بوو بۆ من بەڕابەری دائەنێم لە بزوتنەوەی شانۆ لە کوردستانە لە سەرەتای دروست بوونەوە هەر لە بواری نووسین و هەڵبەتە باوکم پێشتر هونەرمەندی شێوە کار بوو تابلۆی کێشاوە دواتر گواستوێتەوە هەواری بۆ نووسین و دراما و نواندن و ئەکتەرێکی بەتوانا بووە بە یەکێک لە ڕابەرانی شانۆی دائەنێم لە کوردستان بۆیە هەمیشە ئەوانەی کە هونەر ئەبێ بە بەشێک لە ژیانیان ئەبێ ڕابەرێکیان هەبێ ئەبێ مامۆستایەکیان هەبێ یعنی شتێک نییە بڵێ من خۆمم دروست کرد نەخێر شتێک هەیە پێی ئەوترێ تۆ ئێمە خۆمان پێڵێن معلمێکت هەبێ ئوستادێکت هەبێ ڕێنمای کارێکت هەبێ ڕابەرێکت هەبێ بۆ ئیستا باوکم نەک لە ژیانی شانۆز بگرە لە ژیانی تایبەتی خۆمە یعنی من ڕۆژ نییە لەگەڵ باوکم قسە نەکەم خۆی علاقەی بینی کچ و باوک زۆر هەمیشە بەهێزە اینجا بۆ کەسێکیش کەش بابەتێک هەبێت لە بینی ئەو دوانە بەهێزترە بێت بێگومان زۆر ڕاستە باشە لە پاشە ئیتر هەستەکەی کە تۆزێت تەمەنت بەرە و گەورەبوونەچێ و بڕیارەی ئیتر نواندن و شانۆ بە ئەکادیمی بخوێنیت ئەوە کەی بوو چۆن بڕیارتدا ئەیتر کە من بەردەوام بووم لە بوارەکە لەگەڵ باوکی ڕەحمەتی ما و فترێک ئێمە لە تیپی سەرەتا تیپی نواندنی سلێمانی بووین دواتر باوکم بوو بە ڕەحمەت بێ هونەرمەندان حەسەن تەنیا کەمال سابیر خوالیان خۆش بێت لەگەڵ باوکم عوسمان چێوار ئەمانە هەمووی گروپێک بوون بێکەوە هەمووی کەڵە هونەرمەندی زۆر ناوی دیارن لە شانۆیە ئەبێ هەموو کات بەڕێزەوە بەڕاستی باز لە ڕۆح و ئەزمموی ئەوانە بەناغی هونەری شانۆ و دراما و تەنانەت فیلمیش بوون لە سلێمانی و لە کوردستانیش ئەیتر تیپێکیاندانا بە ناوی هاوڕانی گەزیزە ئەو کاتە ئیتر منیش بۆ ساڵی هەفتاویەک بوو ئەو کاتە سەروبەندی ئەوە بوو یعنی مناڵێک لە تەمەنی 8 ساڵیا دەرەکەوێ و قسە ئەکا و ئەچێتە سەرشانۆ و بوو بە شتێکی بۆچی گەزیزە ئەو ناوە کێ ناوینا ینی تیپی هاوڕانی گەزیزە ئەوە لە زۆر شوێنی تر باسم کردەوە بە ڕەحمەت بە مامۆستا حەسەن تەنیا ناوینا گروپەکەی ناونا هاوڕیانی گەزیزە کە گروپەکەی ناونا هاوڕیانی گەزیزە ئیتر ئەم خوشکە گەزیزەیە ڕۆی وردە ڕۆی بڵاو بۆ و ئێمە ئیشمان کرد دواتر ئەو تیپەوەستا مۆڵەتی ڕسمیمان وەرنەگر بووین بە بەشێک لە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لەگەڵ ئەوانە دەستمان کرد بە ئیشکردن ئەوانیش ماوەیە بەڕاستیشی زۆر جوانیان کرد هەم گروپی میوزیکەکە هەم شانۆی زۆر جوانیان کرد یەکی لەو ئیشە جوانانیان جەنابی مفەتیش بۆ بەڕاستی کە قەت بیر ناچێتەوە من بیرم لەوە کردەوە پێویستم بەوەیە زیاتر ینی لەم کاروانی هونەریە بەردەوام بم ئەوە بوو چوومە ئەکادیمیای هونەرە جوانەکان و ئەکادیمی بەشی شانۆم خوێن و دواتر گەڕامەوە بۆ کوردستان و بۆ سلێمانی و لەوێ 14 ساڵ کاری مامۆستایەتیم کرد لە پەیمانگای هونەرە جوانەکان و ئیتر ئەم بوارە هەستەکەی یعنی بێ ئەوەی بەخۆت بزانی ئەڕۆی لەگەڵی یعنی ئەها ئەفسونێکی تایە من ئێستش نەمدۆزیوەتەوە ینی ئێستش ئەو وەڵامە نازانم بۆ ئەمێنیتەوە دیها ینی یەکەم شت کە قورس بوو لە هەموو ژیانی خۆمە بڕیاری بەردەوامی بوو یعنی ئەو بڕیارە قورسترین بڕیارە لە ژیانەکە ئەیی ڕێگەی بەردەوام ببوورە هۆکارەکە ئەوە بوو کە مەسەلەن سەخت بوو ئیشکردنی ئافرەتێک لەو بوارە یاخود کێشەی تریش هەبوو ڕەنگە بۆ من بارودۆخەکە جیاواز بوو بێ لەگەڵ کەسێکی تر لەبەرەوەی من لەگەڵی ڕۆشتمی لەگەڵی گەورە بووم دواتر باوکیشمەم لەگەڵ بوو و هەموو ئەوانەی کە کارمانە کرد بەیەکەوە جاران باوەڕە بێ ئێمە خێزان بووین ینی من بیرمە شەوان ماڵمان لە سابوونکەران بوو ماڵی کەمال سابر و ماڵی عوسمان چێوار و ماڵی حەسەن تەنیا و هەموو شەوان لە ماڵی یەکێک پرۆڤەمانە کرد ئاوی ساردیانەهێنا و بەفراویانەهێنا و خێزانەکان تێکەڵی یەک بوون هەست دەکرد ئەمە چەند هونەرە ئەوەندەش لا کۆمەڵایەتێکە و ژیان
لە هەموو ببووین بە خوشکوبرا لەگەڵ ماڵی سەی ئەحمەد دەنگەورە یا بەڕەحمەت بێ باوکی کاک ئازاد ئەمانە یعنی هەمومان ببووینە خێزانێک و کارمانە کرد و هوەر و شانۆ و شەو ڕۆژ تێکەڵ بووین ینی بە ڕۆژ لە شانۆ بووین بە شەوانیش هەر شەوەگە چوویتە ماڵی یەک و پرۆڤەکردن و قسەکردن لەبەرەوە هەستم بۆ قورسیە نەکرد لە کاری شانۆیە بەڕاستی ڕەنگە هەر ئەوە جوای لێکرد بم کە بیر لەوە بکەمەوە یعنی بێ ئەوەی بە خۆم بزانم بەردەوام بم ئیتر خۆشەویستی کارەکەش ڕۆژانە تۆکو شتێک لە ناخدا دروست دەبێ عشقەکی گەورەت هەیە بۆی ئەو سەردەمە خۆشی ینی نواندنی ئافرەتێک لەسەر شان و تۆزێ ینی ئاسان نەبوو ئەو کاتە ئەو کاتە زۆربەی بۆ نمونە پیاوەکان پێشتر دەوری خانمانیانە بینی ینی ئەوەش هەر نوێ بوو بۆ شاری سلێمانیش بە دڵنیاییەوە چونکە ئێستا شتێکی باوکمم بیرە لە چاوپێکەوتنەکانیا کە ئەڵێ لێ ئەپرسن بۆ لە ناو نووسینی دەقەکانی تۆ ڕەگەزی مینەیتیانێ ژنیتیانێ ئەڵێ لەبەرەوەی ژن بە زەحمەت دەست ئەکەوێت لە ناو شانۆ لە کوردستانە لەبەرەوە ناچارم زۆربەی شانۆیەکانم ژنی تێدا نەبێت تێگەی دوای ئەوەی کە من گەورە بووم و تێگەیشتم و بیرم کردەوە ئێستا من بە پێچوانەی باوکمەوە من ڕەگەزی نێر کەمترە لە ناو دەقەکانمان لەبەرەوەی بارودۆخەکە ئەگۆڕێ بیرکردنەوەکان ئەگۆڕێت یعنی تێڕوانینت بۆ ژیان زۆر زۆر ئەدگۆڕێ بە پێی ئەو قۆناغانەی کە بینی و چونکە من سێ قۆناغی سەختم بینی لە ژیانی کارکردنی هوەری خۆما قۆناغی پێش ڕاپەڕین قۆناغی ڕاپەڕین قۆناغی دوای ڕاپەڕین هەر هەمویان زۆر شتیان لە لای من بەجێهێشت و زۆریشیان نامێ و زۆریشیان برد لەگەڵ خۆیانە دوایی باسی ئەوانە ئەەکەین مەسەلەن بزانم لە کاتی خوێندنە چی گۆڕی لە تۆدا یعنی یاخود هەستت کرد وەکو ئەمەتۆرێک یەکەم جار ئەگەر نواندنێک کرد بێ لە پاشا دوایی خوێندوتە مەسەلەن مێژووت خوێنووە مێژووی نواندنت خوێنووە مەسەلەن زانیتە دەرهێنان چییە سیناریۆ چیە بۆ نمونە بە شێویی ئەکادیمی ئەو کاتە بیرکردنەوە چی لێ هات خۆی هوەر بەڕاستی شتێک نییە پێی بڵێ ئەبێ هوەرمەند زۆر زۆر ئەکادیمی بێت یا گۆرانی بێژ یا خود ئەکتەر اینجا ئەتوانێت لە کاروانی کارکردنی خۆیان بەردەوام بێت من کە چوومە ئەکادیمی تێگەیشتم هەندێک ڕێگە هەیە بێ بەڕاستی بۆی بڕۆی لەوانەیە پێشتر تۆ ئەماتۆر بووبی درکت بەوانە نەکرد بێت بەڵام کە ئەەکەیتە بواری خوێندن و لێ کۆڵینەوە و شیکردنەوە و پەیوەندیت لەگەڵ کۆمەڵێک مامۆستای ئوستازی گەورە و ئەوانە کە کاتەی ئێمە لە ئەکادیمی خوێندکار بووین بەڕاستی بەرکەوتنمان لەگەڵ گەورەترین شانۆکارە گەورەکانی عێراق سامی عەبدولحەمید بوو بەدری حەسون فەرید بوو شافق مەهدی بوو ئەمانە فازل خەلیل هەمووی ناوی دیارن هەمووی بلاغن لە دروستبوونی شانۆی عێراقیە هەم وەکو هاوڕێتی و مامۆستا و خوێندکار هەم وەکو ئەوەی کە ئەزمونێکی باشمان لە خوێنن لیان وەرگر ئەمە یارمەتیدایە ئیتر تێڕوانینت بۆ هوەر قوڵتر بێت بەرپرسیارەتیت گەورەتر بێت بەس ئەبێ مەوهیبەکە خۆی هەبێ لە ئەساسەوە ئەوەیە قسەکەم لەسەر ئەوەیە یعنی مەرج نییە ئەگەر تۆ ئارەزوود نەبێت هیچ ئەکادیمیایەکی دنیا تۆ ناکا بە هوەرمەند بەڵام ئەگەر ئەرەزۆکە و تواناکەت هەبێ ئەمە ڕێگایەکە پەروەردە دەکات گەشە دەگات بە دڵنیایی زۆر باشە ئەم میوانە خۆشەویستانە لێرەن حەزەکەم کێ پرسیارێک دروست بۆ لای با فەرموو سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش سەرەتا خۆشحاڵم کە لە بەرنمەیەکە ئامادەم کە مامۆستای زۆر زۆر ئازیز و خۆشەویستم تایبەتە بۆ مامۆستا ئازیزە خۆشەویستە و هەر من خوێندکاری مامۆستاش بووم ئەوە جێی شانازیە بۆ من و هەر ئەمەشم بە هەلزانی کە وەڵامی چەند پرسیارێکی لێ وەرگرم مامۆساگەر هەڵبژاردەت لە بەردەما بێ لە نێوان سێ تێکستی شانۆیی جیهانی کامیان هەڵە بژێریت و بۆ چیش هەڵێ بژێری شانۆیی دایکە ئازای برێخت لیدی ماکبێسی شکسپیر ماڵی بووکەش و شەی هێنری ئیبسن ئەمە پرسیاریەکەمە دووەم ڕۆڵی خانمی کورد لە درامای کوردیا چۆن هەڵەسەنگێنی
سپاس بۆ پرسیارەکانت هەڵبەتە ئەم پرسیارانەی جەنابەت وەڵامی ڕەنگە زۆری بوێت بەڵام هەوڵێ من بە کورتی وەڵامی بەڕێزت بەمەوە ئەو سێشانۆیی کە باست کرد دایکە ئازایی برێخت بەڕاستی ئەو سیانە هەرسێکیان لەو باوەڕام خۆزگەی هەموو ئەکتەرێکی خانمە بتوانێت کاری تیا بکە. دایکە ئازاکە تەبعاً یەکێکە لە شاکارەکانی برێخت و لەیدی ماکبز هەرچەنە شکسپیر زۆر بیر و باوەڕی ئەرێنی نییە لەسەر ژنان و زۆربەی شانۆیەکانی هەمووی بە ناوی پیاوانەوەیە کێشەیەکی هەیە لەگەڵ ژنانە بەڵام لە هەموو شانۆکانیشا داینەمۆی چنینی ڕووداوەکان بەرەو لووتکە بەس ژنانن خۆ لە ژیانی ژوایە ئەمە شکسپیرە و سێهەمیان ماڵی بووکەچوشەی ئەپسن یەکێکە لەو کەڵە نووسەرانەی کە هەموو شانۆی بەڕاستی شانۆ بە شێوازێکی گشتی قەرزاربارێتی و ڕەنگە بۆ من ئەپسن زۆر نزیک بێ لەبەرەوەی داکۆکارێکی سەختی مافەکانی ژنانە لە وابزام ئەپسن لە 1990 بۆ یەکەم جار لە دانیمارک لەسەر شانۆی پاشایەتی ماڵی بووکەچوشەی نمایش کرد دەنگانەوەیکی زۆر گەورەی هەبوو لەبەرەوەی نورایەکێکە لەو ژنانەی کە دەرگای ماڵەکە پێوە ئەڕاتە دەرەوە لە واقع لە 10 ساڵ دوای ئەو نمایشە ئەپسن لە بەردەمی کۆمەڵەی ڕێکخراوانی مافی ژنان ئەڵێ من کە ئەم شانۆیم نووسیوە بۆ ئەو نەمنووسیوە ینی دەنگانەوەیکی گەورەمە بێ لە بواری مافی ژنانە بەڵام ئەوە واقعەکەیە بێ واقعەکە ئاوا بخەمەڕوو کە ژن چەند پێویستی بەوەیە بە دوای خۆیان بگەڕێ و چەندها ڕەغنەگری دنیا قسەیان لەسەر ئەوە کردووە کە مەرج نییە بەس ئافرەت بگەڕێ بۆ ئەوەی خۆی بدۆزێتەوە پیاویش پێویستی بەوەیە بگەڕێ بە دوای ئەو خاڵەیە کە لێیون بۆ چۆن خۆی بدۆزێتەوە تەوانێکێکە لە شانۆگەری جوانەکانی ئەپسن کەڵە نووسەری نەرویجی ئەگەر کاری نواندن هەریەکەیان بۆ من بەڕاستی شاکارێکە و خۆزگەیە کە بتوانم کاری تیا بکەم بەڵام ڕەنگە من دایکە ئازا هەڵبژێرم بۆ نواندن کە لەوانەی بەڕاستی دایکێکی جوانە و دایکێکی مزاحیە لە بەرەوەی دوای هەڵگرزاندنی جەنگ پیشانی ئەیە ئەنی هەموو ئەو ناشرین و گەندەڵیانەی جەنگ چی بەسەر ناخی مرۆڤەکانە ئەهێنێ و دواتر چۆن سەربازەکان بەکار ئەێنن سەرکردەکانی جەنگ خۆیان لەسەرەوە پێکەکان هەڵێن و سەربازەکانیش لە تێنان نێبی خۆن پەنا بۆ ژنێکی خاوەن 3 مناڵ ئەباکە لە نێو کەمپەکانی سەربازیە کەسابە دەکات تەماعیژەکە ناوە یعنی بابەتێکی جوانە و بابەتێکە بۆ هەموو ڕۆژێکیش ئەگونجێ بەڕاستی دایکە ئازاکە زۆر سپاس. ئەی ڕۆڵی ئافرەتان کە ئێستا لە بواری دراما ئیشەکان چۆن هەڵە سەنگێنی من لێرە زۆر بێ ئومێدم بەداخەوە کە ئەڵێم بەڕاستی درامای کوردی نەیتوانی حەق با بە ژلی کورد کێشەکە لە نووسیندایە لە سۆران ئێستا من ئەگەر بێم باسی کێشەکانت بۆ بکەم ڕەنگە چەند کێشەیەکی زۆر جەوەریە بێت کە ئێمە درامای کوردیمان بەم شێوەیە بڕوات گەشبین نین بۆ ئایندەیەکی پرشنگدار بۆچی؟ یەکێ لە خاڵە هەر سەرەکیەکانی درامای کوردی کێشەی جەوهەری یەکەمی پەیوەندی بە کەفاعەتەوە نییە پەیوەندی بە هاوکاریەوەیە بە پەیوەندیەوە هەیە بە مەسائلی کەسایەتی و حیزبایەتیەوە هەیە لەبەرەوەی بەڕاستی بەڕاشکاوانە ئێستا بۆ نمونەم کەناڵی کە جەنابتان کاری لێەکەن سبەینێ بڵێن وەرە گەزیزە تۆ بە بەرپرسی بەشی دراما یەکسەر چی خۆم بۆ خۆم باشایکە ئۆخێ هەر کەس بۆ خۆی هەرچی ئەەکەی بە بەرپرس لە شوێنێکە یا ئیشەکە هی خۆی بەخۆیکە یا کەسێکی نزیکی لەبەرەوە ئەوە نییە تۆ بە سیستماتیکی ئیش بکەی ئەم درامایە فەرمو تۆ سینارستی تۆ نووسەری لە دەرگای ماڵت بن تەلەفۆنێکت بۆ بکەن ئەم ساڵ درامایەکی وامانێ ئەمە یەکێکە لە هەرە کێشە جەوهەریەکان کێشەی دووەم بەڕاستی نووسەری سیناریۆی کوردی زۆر پێویستی بە گەڕانە بەسەر
قۆناغەکانی دروستبوونی کەسایەتی مێینە لە هەموو دنیاەکە لە درامای کوردیە. یعنی تۆ بەلایانی کەمەوە کە دەی شتێک ئەنووسی لەسەر مەسلەی ژن ئەتەوێت ژن بە هەرچی شێوازێک بێ دەری بڕی سیرکە. ئێمە لە درامای کوردیە گەورەترین کێشەمان ئەوەیە نامانەوێت ناشرینەکانی خۆمان نیشان بین. ئەمە ناکرێت. سەیری ئێستا سەیری کە ئەو تەوژمەڕغنەی لەسەر درامای عەرەبی هەیە. درامای عەرەبی ئێستا لە مەسائلی خۆشەویستی دەرچوون. هەموو بابەتەکانیان هیچکردنە بە ئافرەت لەسەر مادەی هۆشبەر، لەسەر پارەسپیکردنەوە، لەسەر مەسلەی لەشفرۆشی، لەسەر گەندەڵی و خیانەت. ئەمانە ناشرینترین شتەکانی کۆمەلگای خۆیانە، بەڵام دەسەڵات ڕێگەی ئەیا پیشانی باد. چونکە لێرەوە ئەتوانێت شتە جوانەکان بدۆزێتەوە. ئەگەر تۆ ئەمە نیشانەیە ئەتوانی شتی خەلەکان دەستنیشان ناکەی. درامای کوردی ئەبێ پێ بخاتە سەر خاڵە ترسناکەکانی کۆمەلگا. درامای کوردی ئەبێ شوناسی کوردی بناسێنێ بە بینەرەکانی. هەم درامای کوردی ئەبێ شان و درامای کوردی ئەبێ خاڵە لاوازەکانی خۆمان پیشان بە و چارەسەریشی پێبێ یا تەنها پیشانی بە. خۆی هەندێک چارەسەر لە نیشانانایە. جاری وایە تۆ بەس شتەکە نیشانەی چەنەها بیرکردنەوە و تەویلی تری بۆ ئەکرێ لە لای بینەر. ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر کە زۆر گرنگە باسی لێوە بکەم، ئێمە شکۆمەندی ناین بە کەسانی گەورە لە خۆمان، شکۆمەندی ناین بە ناوە مێژوەکانمان. ئێستا سەیری عەرەب بکە، ڕاستە مێژوەیەکی درێژی هەیە، کارەکە، فارس بە هەمان شێوە. درامای کیلۆپاترات بۆ ئەکا، خەمسات بۆ ئەکا، کەلسومت بۆ ئەکا، ئەسمە. ئەمانە کەسایەتین. بۆ تۆ نیدە مەستورەی ئەردەڵانیت هەیە، حەبسەخانی نەقیبت هەیە، عادیلە خانمت هەیە، عایشەشانت هەیە. ئەگەر لەوان زۆرترمان نەبێ کەمترمان نییە. ئەمە ئەوانن کە ئێمە نایان ناسین، کە ئەیان ناسین، بەڵام وەرە سەیری کارەسات و لێکەوتەکانی جەنگ و ئەنفال و کیمیایی و شەڕی براکوژی چ ژنانێکی خۆبەخش و قوربانیمانەیە کە ڕۆحی خۆی و ماڵ و مناڵی چەند دایک بوو بە شەهید، چەند خوشک برای مێردی شەهید بوو. ئەمانە ئەبێ پیشان بیرێن بۆ ئەوی ئێمە بڵێن ڕاستی ئێمە خاوەنی کەسایەتی گەورەین، پێویستە و نووسەرانەی کە ئیش ئەکەن لەسەر ئەم مەسەلانە. ژنێک هەیە ئەمریکیە، ژنێکی نووسەرە، ناوی بیل هۆکسە. خۆی ناوە ئەسڵەکەی ناوی گلۆریایە. بیل هۆکس بۆ ناوێنراوە بیل هۆکس. زۆرترین نووسینی هەیە، زیاتر لە 30 کتێبی هەیە بیل هۆکس لەسەر مەسائلی جیاوازی چینایەتی و ژن و پێگەی ژن لە ناو کۆمەلگا قسە ئەکات. زۆرینەی ڤیددیۆکان قسەکردنە لەسەری. بیل هۆکس لە چێواتۆ ناوی نەنکێتی کردوێتی بە پاژگیری ناوەکەی خۆی بۆی بەوە بناسێ. نەنکێکی خۆکەسایەتێکی دیار نییە لە کۆمەلگا، بەڵام ئەم ژنە بە مەزنترین ژنی کۆمەلگای خۆیدا ئەنێ. یعنی ئێمە ئەبێ ئاور لەو کەسانەش بینەوە کە ژنانێکی جوانن پێویستە ئاوڕیان لێبێتەوە. ئەمە خەمی منە، بەڵام ئەبێت ئەو دەستگایانەی کەناڵەکانە، وەزارەتی ڕۆشنبیریە، سندیکای هونەرمەندانە، کەرتی تایبەتە، زۆر ڕاست ئەبێ ئیشی بۆ بکەن. لەبەرەوە ئەگەر ئابەم شێوەیە بڕوا درامای کوردی باشتر بێت. کێکە پرسیاری هەیە فەرموو. پێم خۆش بوو بپرسم لە خات و گەزیزە، ئێمە هەر لە سەرەتای دەرکەوتنی و هەتا ئێستا ئێمە هەر بە یەک شێواز بینیومانە، کەسە باشەکەیە، کەسە جوانەکەیە، کەسە ڕۆشن بفکرەکەیە. ئایا ئەم ڕۆڵەی کە پێ ئەدرێت هەڵبژاردەی خۆیەتی یان دەرهێنەر ئەو هەڵبژاردەی بۆ ئەکات و بێگومان خۆشتر کەسێکی باشی بەدەرنی لەوە بەزەر پێم خۆش بوو ئەو ڕوونکردنەوەم پێبێت. سپاس دەکەم. بەڕاستی منە و کەسایەتێک کە بۆم هەڵەبژێرێ دەرهێنەرم ماتێ، ینی خۆم داوای ناکەم، چونکە بە پێی پسپۆڕی کارەکەی خۆم دەرهێنەر ئەزانێت چ کەسایەتیەک بۆ تۆی ئەکتەر گونجاوە. ئەکتەر پێویست ناکات داوای ئەو کەسایەتێ بکا کە خۆی ئەوێ، چونکە ئەوە کاری دەرهێنەرە. ئەوەشی کە بە منیراوە تەنها دەرهێنەریاوی مەتێ. یعنی ئەوە دەقەکە دەخوێنیتەوە؟ بەڵێ. پێڵێن ئەم مەسم دەرهێنەرەکە دەڵێت ئەم ڕۆڵە بۆ جەنابەت، تۆش دەقەکە خوێنیتەوە. ئەگەر بەدڵت بێ دەیکی، ئەگەر بەدڵت بێ وەری ئەگری، بەدڵیشت نەبێ ڕەنگە بڵێ حەزم لەو دەورەی ترە، بەڵام دوای قەناعەتت پێەکە ئەمە لە کەسایەتی تۆ لە ئەداکردن و لە هەموو ئەو وردەکاریانەی بۆ ئەکتەرێک گونجاوە
بەو شێوەیە زۆر باشە فەرموو تۆشێک پرسیار بکە فەرموو. سلااو ڕێز ئێوەتان باش کاکسۆران سوپاس بۆ جەنابەت کە هەمیشە نایبترین هەڵەبژێری. وەڵی من دوو پرسیارم هەیە تەبیعی مامۆستا گەزیزام هەڵبەت هەمومان ئاشنای درامای گەردەلوول بووین دەپرسم ئەو سەردەمەی کە لە درامای گەردەلوولا لە شاخ بوو لەگەڵ وشیاری ڕەحمەتیە ئەو کاتەی کە لە شاخ دابەزێ بۆ سۆراخی دایکی کە لەلایەن کاک جەمال و خێزانی کاک جەمالەوە دەرکراوە دەپرسم ئەو نهێنیە چی بوو ئایا تۆ بوو یا مامۆستا جەلیلی زەنگەنە بوو ئەو مەشدە لێ شاردەوە کە بە دزی کاگوشیارەوە هاتی بۆ شار بۆ سۆراخی دایکدا ئەم پرسیاری یەکەم. پرسیاری دووەم من دەستخۆشی لێ یەکەم هەمیشە بووی بە داینەمۆی ژنانی کورد پەیامت چییە بۆ کچانی کورد لەبەڕی من خۆم لە فەراخێکی هونەریە کارەکەم دەیان و سەدان ئافرەتی کورد و گەنجی جوانمان هەیە کە لەو لە مەجای هونەریە کارەکەن بەڵام دەرفەتیان بۆ نەڕەقساوە یاخود با بڵین ڕێگرێک هەیە پەیامت چییە بۆ ئەمە بەجددی ئەمە زۆر گرنگە پێویستە کاری لەسەر بکری و سوپاس. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پرسیارەکانت. خاڵی یەکەم ئەوەی کە بینیوتانە هەمووی نووسینە هەمووی لە سینناریۆ هەیە ینی ئێمە ناتوانین دەستکاری هیچ شتێک بکەین ئەگەر نووسەر ڕەزامەند نەبێت هاتنی ئەو کەسایەتیە بۆ شار و بە هاوسەرەکەینەوە تۆ هەمووی لە دەقا نووسراوە. خاڵی پرسیاری دوو هەم چیت پەیامەت هەیە بۆ خانمان بۆ خانمان ڕاستی من هەمیشە دووشت بە خانمان ئەڵێم لەم دنیاە هیچ شتێک نییە بە ئاسانی بێتە بەردەمە تۆ ئەگەر بتەوێ بەردەوام بیت ئەبێ کۆسپی زۆر گەورە ببڕی و ئەبێ هەنگاوی زۆر گەورە ببڕیت ئەو هەنگاوانە دڵنیا بە تۆ لەوان گەورەتری ئەوان لە تۆ گەورەتر نین جائیتر بە وشە بە هەڵوێست بە بیرکردنەوەکانت ئەمە یەکەم هەنگاوی خانمان کە ئەبێت پێداگیری بکەن لەسەر ئەوەی کە بتوانن بمێننەوە چونکە زۆرێکمان هەبوو لەوانەی کە کاریان لەگەڵ ئێمە کردو لە ویزگەیەکا دوو ویزگە کۆڵیان ناوە ژیان کۆڵی پێیاون ژیان کۆڵی پێیاون کۆمەڵگا کۆڵی پێیاون ئێمە ئەگەر خۆمان تەسلیمی ئەو تونند و تیژەکەین کە بەرامبەرمانەکرێ بۆ بەڕێز دوازانی کە من تا ئێستا هاتووم هیچ کۆسپ و تەگەرە و کەشێکی گەورە نەهاتۆتە بەردەمم ڕەنگە لە هەر هەمویان زیاترم بینی بێ بەڵام گرنگەکە لەوایە چۆن بتانی تۆ هەمیشە بڵێ ئەبێ من لەما سەرکەوتوو بم ئەبێ من بەردەوام بم بۆیە ئەو خانمانەی کە یەنە بوارەکەوە من زۆر ڕێزی تایبەتیم هەیە بۆیان و زۆر خۆشەویستی خۆمیان پێ ئەگەێنم بەڕاستی پێویستیان بەوەیە بە پێوە بوەستن و تەنها ئەوەش نەبن کە لە بەردەم شاشەیەکا بەکار بهێنرێن ئەمە زۆر زۆر گرنگە ئەبێ خیتابی خۆیان ئەبێ ئەبێ پەیامی خۆیان ئەبێ ئەبێ بە هەموو ئەو شتانە ڕازی نەبن بۆ پڕکردنەوەی بەرنمەیەکە یا بۆ پڕکردنەوەی درامایەکە یا بۆ پڕکردنەوەی دیمەنێکە یاخود هەر دەرکەون و ناو چونکە تۆ هەمیشە ئەبێ وا بیر بکەیتەوە من ئیشەکەمم خۆشەوێت لە ناوی خۆما هەوڵمەیە ناوی خۆتت خۆش بێ لە ناو ئیشەکەتە ئەمە زۆر زۆر گرنگە لەبەرەوە وردە وردەکە زانیت ئیشەکەت بۆ خۆی تۆ دروست دەکە عشقێک کە دەیاتێ بێ ئەوەی هەست جا بێگومانیش سەرکەوتووەبی بێگومانیش بەناوبانگەبی بێگومانیش هەموو شتەکان باشە شتەکان بۆ تۆ لە سەنگەران نییە بەقەدەر ئەوەی بۆ تۆ لەوایە کە سەرکەوتوبی چونکە بەڕاستی ژنی کورد ژنە نەک هەر بەناونی ژن نییە ئێمە ژنی کورد ئەگەردانیشین سەدەها بەرنامەی جوانی لەسەر دروست دەکەین ئەبێ ئەو جوانیە بۆ ژنی کورد بگەڕێنینەوە هەربژی ماوسا ڕای هەندێک لە خۆشویستانمان وەرگرتووە لە سەبارەت بە جەنابەت و کارەکانت با پێکەوە گوێی لێ بگرین و دوای دەینەوە گفتوگۆکەین فەرموو. زۆر هونەرمەند مامۆستا گەزیزەی عومەر عەلی ئەمین یەکێکە لە ناوە هەرە درەوشاوە و جوان و پرتەوەکانی سەردەمێکی گرنگی شانۆی کوردی ئەو هونەرمەندە
هەر بە مناڵی مناڵ بوو. باشی کە توانایشی گەورەی لە زمانی کوردی و کەلەپور و فۆلکلۆری کوردیا بە تایبەتی هەبوو، ئەی خستە سەر شانۆ بە تایبەت ساڵی هەفتا. لەسەر شانۆ بەجلی کوردیەوە کچۆڵەیەکی ژۆڵەیەکی جوان و خنجیلە قسەی قوتقوتیە کرد، هەموو خەڵکەکە پێی سەرسام بوون. سەردەمێ بوو، سەردەمی گەزیزەخان بوو. دا لەو سەردەمەوە ئێمە هەموو ئاشنا بووین بەو مناڵە. بەرەبەرە هەر چۆن ئەڵێ بە شیرەوە شانۆی وەرگرتووە. سەردەسی باوکیە خوالێ خۆش بوو عومەرەفەنی. پاشان ئەمە بەردەوام بوو لە تیپی گەزیزە کە باوشی بە ناوی ئەوەوە هاوڕێیانی گەزیزە کاریە کرد. ئەم کچە وەکو دەرهێنەر، وەکو نووسەر، وەک ئەکتەر و کاری سینۆگرافیاشی ئەکرد، جیاواز بوو لە هەمووان و چونکم خانمێ بوو، هەمیشە کێشەی خانمان لە شانۆکانیا بوو. واتە داکۆکێکەرێکی ڕاستەقینە بوو لە مافی خانمان. ئەمە مامۆستا بووین لە پەیمانگای هونەرە جوانەکان، ئەویش لەگەڵ من مامۆستا بوو، مامۆستایەکی بەتوانا و سەرکەوتوو بوو. بۆیە ئەڵێم سەرکەوتوو، قوتابیەکانی هەمووی خۆشیانەویست، سوێنیان بەسەری ئەخوارد. گەزیزەخان لای ئەوە نمونەی باڵا بوو. بۆیە ئەڵێم سەرکەوتوو بوو. لە هەمان کاتە خانمێکی بوێر بوو، برایەکی لە سێدارە ورا لە مۆستەڵ. ئەمە ڕنگانەوەی لە ئیشیا بوو، شانۆیەکی دارتووەکە لەسەری تووشی جێچەڵیان کرد. بەڵام ئازاب و ئازاب و هەر ئازاشە بە گەزیزەخان. بە کورتی باسی ئەو خانمە گەورە کە هەڵکەوتەیە و لە هەموو کوردستانە گەزیزەخان ئەناسرێ و هەریە گەزیزە هەیە. گەزیزەخان خانمێکی ڕۆشنبیری هەڵکەوتەی بواری درامایە بە شێوەیە گشتی درامای کوردی بە شێوەیەکی تایبەتی. گەزیزەخان نووسەریش بووە. دومێوە لە شانۆدا هونەرەکانی کە بەکار هاتووە، هونەری گۆرانیە، هونەری هەڵپەڕکێیە، هونەری چیرۆک نووسینە، هونەری شێوەکاریە، زۆر شتیکە گەزیزەخان ئاگای لەمانە هەبووە، ئەمانەی زانیوە، ئەوجا دەستی داوەتە دراما. ئەگەر مەسوورەی کوردستانی بەسەر تۆغڕای نووسەرانی کورد بزانین، نووسەرانی ئافرەتی کورد، ئەگەر ئەحمەد سالار بەسەر قافڵەی ئەکتەرانی کورد بزانین، ئەگەر زەمان لەبەس بە گەشەکەری ئەو بژانەوەی فکری کوردایەتی بزانین، ئەبێ خاتوو گەزیزەش یەکێکە لەو کەسانم سەرخێڵ و سەرقافڵەی هەموو ئەو ئافرەتانەیە کە لەسەر شانۆ یا لە بواری درامادا کار دەکەن. جێگای شانازیمە کە بتوانم چەند وشەیەک لەسەر هاوڕێی نایابم خاتوو گەزیزە بڵێم.
لە ڕاستیە خاتوگەزیزە بەرهەموو کاری زۆر زۆرن هەمووکو کورد و وەکوژن لە وڵاتێکی لە نەتەوەیەکی بێدەوڵەتەوە هەمووەکو نووسەر و دەرهێنەر و هەمووکو ڕێکخەری کار و چالاکی و فستیڤال و وەرکشۆپ و دیمانە و دیداری جیاواز بەڵام ئەوەی لە ڕاستیە جێگەی سەرنجی منە بە زۆری نمایشنامەکانێتی خاتوگەزیزە خاوەنی 20 نمایشنامەیە کە لەسەر پرسەکانی وەکو ناسنامە و ڕەگەز و کوردبوون و پرسی دەوڵەت و پرسی چین و توێژە کۆمەڵایەتیەکان و پرسی بە تایبەتی ژن کارەکات و لە ڕاستیە کارەکانی خاتوگەزیزە شایانی ئەوەن کە ببنە بابەتی توێژینەوە و لێکۆڵینەوە بۆ دیدگا فێمینیستیەکان بۆ دیدگای ئینتەرسێکشناڵی کە ڕاستی دوو تەرمن کاکرێ لە بواری لێکۆڵینەوەیە کارێکی زۆر زۆر لەسەر و دیاردانە لە کۆمەلگای کوردیا بکرێت و کارەکانی خاتوگەزیزە هەڵگری ئەو خەسڵەتەن کە بتوانرێت لەو لێکۆڵینەوەیە لە لێکۆڵینەوەی لەو جۆرایە بەکار بهێنرێت بێگومان کارەکانی پێش ڕاپەڕینی خاتوگەزیزە کە دەقی دارتووەکەی هەیە زۆر جیاوازە لە کارەکانی دواتری لە دوای ڕاپەڕین کە لەوەی پێشویانە پرسی مەسلەی ناشنالیزم و نەتەوەیی و ئەمانە زۆر زەق دیارە بەڵام لە شان و نمایشنامەکانی دواترە ڕاستی ئەم پرسە ئەبێتە پرسی ژن و ژن لە کۆمەلگای کوردیا کە پرسێکە شایانی لێکۆڵینەوەیە و شایانی توێژینەوەیە شایانی ئەوەیە بخرێتە بەر باس و لێکۆڵینەوە و خاتوگەزیزە بۆ خۆشی لەو بوارەیە زۆر چالاکە کە کورس و کۆڕ و سیمینار بۆ کچانی گەنج دەکات کە هیوادارم زیاتر هاوکاری بکرێ بۆی ببێتە هاندەر یا زیاتر هانی خانمانی گەنج بدات بۆ نووسین و چونکە نووسین لە ڕاستیە فەزای پیاوە لە کۆمەلگای کوردیا زۆرتر و بە تایبەتی لە بواری شانۆنامەیە بۆ ئەوە کارێکی زۆر باشە گەر بکرێ هاوکاری زیاتر بکرێ و ژنانێکی شانۆکاری زۆر بێنە بواری فەزای نووسینەوە زۆر سپاس. مامۆستا گەزیزە جۆت لێ بوو وتیان چی کۆمنتی جەنابن نازام چۆن سوپاسیان بکەم قەرزارباریان کردم خستیانمەوە بەردەم بەرپرسیارەتێکی زۆر گەورە تەمەند درێژ بن مامۆستا ئەحمە مامۆستا حەمە کەریم هەورامی بەڕاستی ناوێکی دیارن لە ناو پانتایی نووسین و شانۆ لە کوردستانە بۆیە هیوای تەمەند درێژی و تەندروستیان بۆ ئەخوازم زۆر دووبارە سوپاسیانەکەم سوپاسی هاوڕێی ئازیزم خات و ڕێزانەکەم دەست و چایان خۆش بێت لێرەوە ڕێز و خۆشویستیمان بۆیانێ مامۆستا ئەحمەد سالار وتی مامۆستا گەزیزە مامۆستاشی باش بووە قوتابەکان خۆشیان ویستووە بەڕای خۆت مامۆستایەکی باش بووی خۆشەویست بووی لە ناو خەڵکە لە ناو قوتابەکانە بەڕای خۆت زۆر گرنگە وڵای بەپێی ئەوەی کە خوێندکارەکانم ئیستەش هەر هاوڕێ من ئەوەش نمونەیەکمان دانیشتووە و هەرگە هەستەکەم ئەوانە هێشتا هەر مناڵی خۆ من تا ئێستا پەیوەندیم پێوە ئەکەن لێمە پرسنەوە لە دەرەوە لێرە دیارە ئەوە بەڵگەیە بۆ ئەوەی کە خۆشیان ویستوم زۆر باشە یەک پرسیاریکە وەرەگرین کۆتا پرسیار لە میوانە خۆشویستەکانمان فەرموو زۆر بەخێربێ خاتوگەزیزەی ئەزیز خۆشەویست پرسیارەکەم ئەوە بوو خاتوگەزیزە کەسایەتی خۆی لە کام دراما یا شانۆ دەبینێتەوە خۆی کە نزیک بێ لەو کارکتەرە لە خۆی لە کام دراما یا شانۆ دەبینێتەوە بەڵێ زۆر سوپاس بەڕاستی ئەگەر وەکو دراما باسی بکەم هەڵبەتە من ئەزمموی درامام کەمە بەڵام مەرج نییە کار بە چەندێتی بپێورێت کار بە چۆنایەتی ئەپێورێت بۆیە ڕەنگە کەسایەتی جوانە بۆ من لە گەردەلوولە کەسایەتێک بۆ نزیک بووە لە خۆمەوە ئەو کەسایەتیم خۆشەوێ بە ئێستاشەوە و پرسیارەکەی تر هەرو پرسیارە زۆر ئەوە ئیزافەتن بۆ قسەکەی جەنابیان جەنابیشت ئەو کارکتەرە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەگەڵ خوالی خۆش بێ کاکە ئاسۆی عومەر سوارە بەڕاستی یەشێکگەل لە
هونەرمەندە دیارەکانی شاری سلێمانی و وەکو مرۆڤێکیش مرۆڤێکی بەڕاستی زۆر زۆر جوان بوو. چی یادەوەریەکت هەیە لەو کاتی دراماکا بڵێن؟ ئەسۆ بە ڕەحمەت بێ ینی بۆ من هاوڕێکی زۆر نزیک بوو، نەک وەکو ئەکتەر و وەکو بواری هوەری، هاوڕێکی ئەزیزی من بوو و جوانترین شت بۆ ئەکتەر لەگەڵ کەسێکە نواندن بکەی کەسەکە نزیک بێ لێتەوە، خۆشت بوێ، هاوڕێت بێ، ئەزیزت بێ، لێت تێبگا. ئەمەیەکێکە لە جوانیەکانی بەرهەمی ئیشکردن لە بواری نواندنە. ئاسۆیەکێک بوولەوانەی هێزێکی زۆری ئایا بە من لە کاتی نواندنە، ینی ئێمە بۆ یەکتری زۆر ئەمانتوانی کارەکە جوانتر بکەین بە هەردووکمان. بۆیە ڕۆشتنی ئاسۆ بۆ من بەڕاستی کاکە سۆران ناخۆشترین شت ئەوەیە هاوڕێت بڕوالێت. مەرگی هاوڕێ زۆر زۆر قورسە و بە تایبەتی ئەو هاوڕێ لە پیشەکەشا لەگەڵ تابێت. یەکەم هاوڕێ دووهەم پشتیوان ڕزگار، ئەو دوانە بەڕاستی قەت جێگەیان پڕ نابێتەوە، ڕۆحیان شاد بێت. ئەلبەتە یادەوەریمان زۆرە، بەڵام تەنیا من ئەتوانم جوانیەکانیان باس بکەم. ئەوەندە جوان بوون هەمیشە ئەڵێم داوا لەخوا ئەەکەم جێگەیان بەهەشت بێت. ئامین. ماوسا گەزیزە، هاوسەری جەنابەت هونەرمەندێکی شێوەکاری دیاری شاری سلێمانی و کوردستان بوو. نێوانی تۆ چۆن بوو لەگەڵ مامۆستا ئیسماعیل خەیات و ئەم ژیانە هەم لە ماڵیشەوە ماڵێکی هوەری بوو، هەم لە دەریشەوە کارەکانتان هەر هوەر و جوانی و خۆشەویستی بووە؟ بیریەکەی زۆر ڕەنگە قسەکردن لەسەر ژیانێکی ئاوا زۆر قورس بێت بەو شەیەک بتوانیت باسی کەی، چونکە دوو کەس کە پێکەوە ئەژین تەنها هاوسەر نین بەڕای من، هاوڕێن. ئێمە دوو هاوڕێ بووین لەبەرەوەی هوەر هاوڕێی سێ هەم بوو لە ژیانمانە، یعنی وەکو سێ هاوڕێ ئەژیاین. هوەر بەشێکی گەورەی ژیانمان بوو. کە باسی پشت و پەنات کرد یەکسەر ئەوم بیرکەوتەوە. یعنی من کە باوکم کۆچی کرد ئینجا ئیتر هەستم کرد، یعنی من بەشێکم کەوت، بەشێکم کەوت وەکو جەستەی خۆم. بەڵام کە خەیات ڕۆیی، یعنی خەیات کەوت هەستم کرد بەشەکەی تریشم ڕۆی. بەڵام تاکەشت کە منی هێشتەوە لەمە ئامۆژگارەکانی ئەوانە، پەندەکانی ئەوانە، ڕێنمایەکانی ئەوانە کە چەند هوەریان خۆشەویست. باوکم ئەو ڕۆژەی کۆچی کرد قەڵەمەکەی بەدەستیەوە بوو، دوا دێڕەکانی مەموزینی ئەنووسیەوە بۆ سیناریۆ، قەڵەمەکەی دانا، ینی بۆم نووسیوە لە ناو بیلۆگرافیەکە، دێڕەکەی تەواو نەکردووە. یعنی بەردەوامی بۆ هوەرەکەی بۆ نووسینەکەی بەشێک بوو لەوەی کەیای بە من ئەبێ بەردەوام بڵ. خەیات پێشەوەی کۆچ بکات دواشت کە زەربەی گەورەی لێیا و کەوت سەری کەوت بەو بەردە گەورەیە کە دای نابوو بیبا بۆ پێشانگایەک لە بەغا ڕسمی لەسەر بکات. یعنی هەردووکیان بە شتێک ڕۆشتن کە بەردەوامی ژیانیان بوو، کە ئەنویست ژیانیان بەو شێوەیە بەردەوام بێت. لەبەرەوە ئەوان منیان فێر کرد کە نابێ بۆستم، کە ئەبێ بەردەوام بم و خۆشەویستیش لە بینی هاوسەرە. بەڕاستی ئیستا من هەنێ جار بە گەنجی ئیستاڵێم، بە هاوسەری ئیستاڵێم. یعنی هاوسەر کە باسی هاوسەری ئەەکەی تەنها هەر مێردێک نییە بۆ ژن، ژنێک نییە بۆ پیاو. یعنی هاوسەری قوربانیدانە، قوربانیدانە تا ئەو دقەی کە پێی ئەڵێ خۆشمەوەی. خۆشەویستی ئەو نە ئاسان نییە، ینی خۆشەویستی زۆرینەی نووسەرەکان وا باز لە خۆشەویستی ئەەکەن کە ئەبێ تێبگەی لێی، ئەبێ بزانیت، یعنی و کرداریش ڕادەسەمان قسەیەکی جوانی، ینی خۆشەویستی ئەڵێ لێ کاتا ئەدگرێنێ، لێ کاتا خۆشەویستی
خۆشی دەیات دڵت خۆشە دڵت خۆشە کانی ها گریان و خۆشی بێ باشە ئەم هاوسەریە دوو مناڵی جوانی پێبەخشین تەمەندرێژ بنیشاڵە مناڵی هەموو لایەک کامیان خەریکی هوەرن من هەڵبەتە لە زۆر چاو پێکەوتنا باسی ئەوم کردو حەزم نەکردو مناڵەکانم هوەرمەند کردو بەڵام تازە ئیتر دەسەڵات نییە کچەکەم بە هیچ شێوەیە نزیکی هوەر ناکەوێت بەڵام هوەر دۆستە یعنی متابعێکی باشی بە تایبەتی پێشانگا بێگومان دایک هوەرمەند باوک هوەرمەند ئەویش هوەرمەند نییە بەڵام زیاتر خۆشەویستی بۆ بینینی تابلۆ هەیە تەسەورەکەم بۆ پێشانگاکان تەسەورەکەم ئەو خۆشەویستی باوکێتی تیاماوەتەوە لەوانەیە هێشتا ممارەسەی هوەری نەکردبێت نەخێر وەکو براکەی براکەی ممارەسەی بەڵێ براکەی هەیە زیان بەڵێ ماشەڵاوە ئیستا فیلم سازێکی زۆر بەتوانایە بەڵێ و بەشێکی زۆری پرۆژەکانی باوکی ئیستا ئەبا بەڕێوە و لەگەڵ هوەرەکەیان ڕۆشتۆ لەبەرەوە بێ قبوڵی کەم باشە بینی خۆمان بێ لە نێوان دایک و باوکە مناڵەکان دایمە یەکیشیان ئەگەر نەڵێم بڵێن تەفزیل یا خۆت سوزانم مێژیشیان ئیتر مەسەلی باڵای ئەوانە تۆ بووی یا مامۆستا ئیسماعیل بوو جاوەڵاوە بێ لە پرسید ئەوە پرسیارە من ناتوانم بەنای ئەوانەوە ئەوە دوایی لە ماڵە جواب بدەم باشە هەندێک جار لە نێوان دوو کەسا کە هاوسەری یەکەن هەمان کار ئەەکەن یاخود لە هەمان بوارە کارەکەن منافەسەیە دروستە بێ تۆ لەگەڵ خەیاتی ڕەحمەتی ئەو منافەسێتان نەبوو ئێمە باشەکەی ئەوە بوو دوو جیاواز بوو لە هوەرە ئەوە زۆر هاوکاری ئەکردین بەڵام هەر هوەرە تێگەیشتن لەو دوو هوەرە قورسە بۆ دوو کەس بتوانی چۆن بتوانی پشتگیری بکەیت بۆ خۆم من کەسێک بووم لەوانەی کە یعنی زۆر دایکایەتی خۆم شانازی پێواکەم بەڕاستی بەدەر لە هوەرەکەم خۆی هەر دایک بوون خۆی فول تایم جاب یعنی بەبێ پارەش ئیشێکی فول تایمە ئەبێ بیکەی بەبێ پارەش اینجا لەسەر و ئەوە شۆ ئەبێتەوە کارێکی تر بکەی ئەو دایکایەتی من یعنی هەستمە کرد بۆ هوەرەکەی خەیاتیش دایکایەتیە نەک بۆ هەسارە و هەیاز بە تەنها چونکە بەڕاستی بەپی هەموو ئەو خێزان و دەور و بەر و هاوڕێ ئەوانەی ئێمەیان ئەناسی ئەیانزانی یعنی من بەشێکی زۆر لە ژیانی خۆم تەرخان کردبوو بۆ ئەوی ئەو بتوانێت بە بەردەوامی کار بکە ئەم پشتگیری کردنە خۆی دانیشی پیاەناوە منیش خۆم خۆشیم لەوە ئەبینی ژنی کورتیش هەروایە دایمە کە خێزانی هەبوو هەموو ئەرکەکە خاتە سەر خۆی پیا و کەمترین ماندوو بێ مەسلەی بەڕێوەبردننی ماڵ و بازار و تەعزێ و نەخۆشی و مناڵ و خەستە هەمووی لەسەر ژنە ئێمە ئافرەتان نەبێ و خوشکان و دایکان و لەبەرەوە سپاس بۆ خوایانی ئێمە توانی بۆمان لە ژیانی خۆمانە و بە ئێستاشەوە من هەز ناکەم خەیات مردووە لەبەرەوەی بە بەردەوام لەگەڵمانە ئێستش کە لە نێوان سلێمانی و هەولێر دەڕۆم ئەو بەردانە کە ئەو تابلۆیانی لەسەر دروست کرده بوو هەموو جارەگەی بینم ڕەحمەتی بۆ نێرم ڕەحمەتی لێبێ و ئەوە خەونێکی گەورەی بوو کە ئەو پرۆژەیە بە زیندوی بمێنێتەوە و هیوادارم بتوانین کاری لەسەر مامۆستا گەزیزە خەریکە کاتی بەرنامەکەمان تر بەرەو کۆتاییە بەڕاستی گفتوگۆکردن لەگەڵ جەنابتا زۆر چێژبەخش و زەبەخشە حەزەکەین بینەرانیش دڵیام ئامادەبووان و بینەرانیش حەزەکەن بزانن کاری داهاتووی مامۆستا گەزیزە چییە زیاتر تەرکیزەکەی دەسەر چ کارێک وڵی ئێمە ئێستا یعنی هەنێ پرۆژەمان لەبەر دەستایە بەڵام ئەو کارێک کە زۆر بۆ خۆم تایبەتە خەریکی ئامادەکردن و نووسینەوەی بەشی دووەمی کتێبەکەمم باز لە یادەوەریەکانی خۆمەکە بڵێت نەک چاپی دووەمی بەرگی دووەمی کە خۆی دوو بەشە بەرگی یەکەممان چاپ کرد ئەوە چاپخانەی کارۆ بە دیاری بۆیان کردم و خەڵاتی کارۆیان پێبەخشیم سوپاسیانەکەم لێرەوە
ئێستا بەشی دووهەم ئەمە زۆر قورسایی کاتەکانم هەموو بخەمە سەر ئەوە بەشەکان لە بڵین فترێکی زەمەنی محددە ئاوایە بۆ نمونە لە ساڵی ئەوەوە تا زۆری ئاواهیە بەڵێ بەڵام من خۆی نووسینەکانم تقریبن لە 2023 ئیتر بڕیاری نووسینی یادەوەریەکانم ما بەڵام کە ئەنووسم ئەگەڕێمەوە بۆ ئەو شتانەی ترکە لە ژیانما بینیومە و بیستومە و هاتۆتە ڕێگەم و بەس ئەم بەشەی ئەخیری ئەم بەشەی دووهەمی ئیشکردنمە لە پەیمانگا لەگەڵ خوێندکارە دامەزرانەوەی تیپی هاوڕێیانی گەزیزە کارکردنی حەفە ساڵم لە وەزارەتی ڕۆشنبیری وەکو شارەزا چیم بینی و چی کرا و چی بینرا و زۆر شتی بەڵگەیی وەکو مامۆستا ئەوانە هەمووی حەزەکەم چونکە هەمیشە یادەوەریەکانی ژەر پیاوەیان نووسێتەوە ئەی بۆ ژنی یادەوەری نەنووسێت ژنان پڕن لە هەگبەکەیان زۆر پڕترە لە پیاوان بەڕاستی بۆیە نووسین شتێکە تەنها بەس ئەوانە هەستی پێەکەن کە خۆیان ئەنووسن یعنی چێژی نووسین خۆی لە ئەسڵا قسەکردن و نووسین یعنی ئافرەتان یعنی وانە بەس لە هەموو کۆبوونەوە و کۆنفرانسەکانە دایمە پیاوان زۆرتر قساکەن تا ژنان وانە ئێمە تۆزێ ئازاترین لێەوە وڵا ئەو مەسەلە بە ئازایەتی نییە ئێوە ڕێگەنیان ژنان زۆر قسە بکە ئەوە نیە من دوو پرسیارەکەم جەنابیشت وەڵامەکەت بەمەوەکە پرسیارەکە بەڕاستی خانمان و ئافرەتانی وەکو جەنابەت کە ئەبینین ئێمە زۆر دڵخۆشە بین و ئەمەلیشمان وایە کە کچانی کورد و ئافرەتان و خانمانی کورد بتوانن وەکو جەنابەت ڕێچکە شکێن بن بتوانن جێگە دەستیان دیار بێ پەنجەمۆری خۆیان دیار بێت لە هەر بوارێکا بێ بەڕاستی هیوادارم من تەنها ئەوەیان پێ ئەڵێم یعنی هیچ کۆسپێک نەکەن بە گرفتی گەورە چونکە ژیان بەردەوامە و تۆ بە ئیشکردنەوە جوانی و هەمیشە بە کۆڵ نەدانەوە ئەتوانی بگەیتە ئەوەی کە خۆی ئەم پرۆژانە لە ژیانی هیچ هونەرمەند و کەسایەتێکا تەواو نابێت یعنی پرۆژە بە بەردەوامی هەیە بەڵام گرنگ ئەوەیە تۆ لە زەمەنی ئیشکردنی خۆتا ئەتوانی چەند ببەخشی و ئەتوانی چەند بەردەوام بی و ئیتر مێژوش بەرامبەر بە کەس ڕەحمی نییە ئەتوانێت دەستی خۆی بخاتە سەر هەموو ئەو کەسانەی کە ڕۆژگارێک بەخشیویانە بەڵام گرنگترین شت هونەرمەند پێش خەڵک بۆ خۆی ئیژەکات ئەو زۆر گرنگە پێش خەڵک بۆ خۆی چێژی لێ ئەبینێ تۆ ئەگەر خۆت چێژ نەبینی من چێژ لە نووسین و نواندن نەبینم نایکەم بۆیە وەک ئەو هاوکێشەیە کە ئیسە لەسەر گەشەی پەیدابوونی گەشەی مرۆڤایەتی و پرەپێدانی مرۆڤ قسەی لەسەرەکرێت تۆ چۆن خودی خۆت ئەدۆزیتەوە چۆن نتوانی خۆت دروستکەی بۆ ئەوی کە ببیت بە کەسێکی سەرکەوتو یا بتوانی چونکە جاران خەڵک هەر بە دەوروبەر و خۆی هەمووی ئەژیا ئیستا خەڵک لەوە تێ ئەگا کە پێویستە خۆی خۆش بێت لەبەرەوە ئەبێ ئەوەی خۆت خۆشی لێ ئەبینی یەکەم شت خۆت خۆشی لێ ببینی اینجا ئەتوانی بەرامبەر بە چێژەوە وەریگرێت زۆر ڕاستە مامۆستا و هونەرمەند گەزیزە زۆر سوپاس کە لەگەڵمان بووی کاتی خۆتدا بە ئێمەوە زۆر سوپاسی ئێوەشەکەم کە لێرە ماندوو بوون بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 خۆشەویستانم هەتا پرۆگرامێکی نوێی نایە بەکان و میوانێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتان لەگەڵ